بەتایبەتی بەڕاستی ئمە خەممان و هەممان گەنجەکانمانە یعنی بەڵێ ئێمە ڕاستە 50 ساڵە زیاتر ئیشمان کردووەوە ئەمە بوو بە ئەرشیپێک بوو بە دوکۆمنت و مێژوویەک بۆ هونەری کوردی بەگشتی سینەما و تەلڤیزیۆن و شانۆ و میوزیک بەڵام ئێمە هیوادارین یعنی گەنجانی ئێستا کە خولیای سینەمایان هەیە کە خەریکن لە سینەما ئیش بکەن دەیانەوێت ئیشی جوان بکەن هیوادارم سوودێک وەرگرن لە ئەزموونەکانی پێشوو چ بە پۆزەتیڤ چ بە نەگەتیڤ یعنی شتی باش و حتا ئەگەر شتێکیش هەڵەیەک بۆ شتێک خراپ بۆ دەبێ ئێمە بەردەوام یعنی فێر بین بەڕاستی من زۆر جار بە هاوڕێیانم ئەڵێم بە تایبەتی گەنجەکان ئەوان کە تازە هاتوونەتەوە بوارە لە چەند خولێکم کردەوە لەو ینی لەو ماوەی 20 ساڵە بەردەوام پێیان ئەڵێن گەر غەڵەت بکەین دەبێ فێر بین لێ بەس لەسەر غەڵەتەکەمان نەڕۆین غەڵەت ئەکەین چاکێکەکەینەوە فێرە بین بەڕاستی دەمەوێت لەوە دەست پێ بکەم یعنی من بێگومان جەنابتان نەزان من خەڵخانەقینم ئێمە دەمێ باسی چی بکەم لێرە یعنی دەور و پشتی ئەو گەنجە ئەو مناڵە یان مناڵ جا گەنج دەور و پشتی چەند کاریگەری هەیە لەسەر مەوهبەتی لەسەر ئەو بوارێکە خۆی لە ناو ئیش بکە ئەگەر وێنەکێش بێ ئەگەر شێوەکار بێ ئەگەر ئامێرێکی مۆسیقا لێ بداتن دەبێت دەور و پشتەکەی ناو ماڵ یەکەم ناو ماڵ اینجا گەڕێک اینجا شارەکەی اینجا بەڕاستی خۆشبەختانە یعنی من لە ناو ماڵەوە دەستم پێ کرد کە مناڵ بووم حەزێک هەبوو لە ناو ماڵ بۆ هونەر یعنی لە بیرمە ئێمە گرامەفۆن یعنی پێڵێن قەوان بە زمانی خۆمان هەبوو لە ناو ماڵ بەردەوام ئێمە مناڵ بووین ئەو گرامەفۆنە کوک ئەکرێ ینی بەدەست چۆن وەکو کرمیشی سەعات کە بەدەست اینجا ئێمە مناڵ بووین کارەکەمان ئەوە بوو ینی بۆ باوک و دایک و خزم و میوان ئێمە هەرەوە کوکی ئەەکەین ئەو گرامەفۆنە شەرمانیشە کرد لەسەرە ینی کاکم جعفەر هونەرمەندی بەرانی بێژی سیاسی عێراق جعفەر حەسەن و من و خۆشکەکانم شەرمانە کرد لەسەر ئەو شتە بێگومان ئەمە کاریگەریکی زۆری هەیە تۆ ڕاستە تۆ حەزەکەی ئەو حرەکەیە بکەی بەڵام گوێ ئەگری لە میوزیک لە گۆرانی کەونەکان یعنی کە لەسەر قەوان بوون یعنی ئەگەر عەلی مەردان هەیبوو کاوێش ئاغا هەیبوو لە بیرمە ئەو هینانە ئەو گۆرانیانە هەروەها گۆرانی عەرەبی گۆرانی بیانی میوزیک بەقەوان ئەمە طبعاً گوێچیکت پاکەکە یعنی مێشکت پاکەکە میوزیکە یعنی گەلێ ئەگری تۆ مناڵی نازانی بەڵام بە ساڵێک و 2 ساڵ کە گەورەیەبی کاریگەریەکەی زۆرە بێژگەلەوە ڕادیۆیش هەبوو ئەوە پێش تەلڤیزیۆن لە خانەقین لە شارەکەمان خۆشبەختانە یعنی چەندین سینەما هەبوو 2 سینەما زستانی هەبوو 2 سینەما هاوینی هەبوو لە کۆمپانیای نەوت ئەو کاتە بریتانی بوو لە نەفتخانە لەوێ سینەمای هەبوو هەفتانە سیارە ئەهات لەناو شار دەوەستێ سیارێکی پاسێکی گەورە بوو ئەوەی دەوێ بڕواچێ فلیمە بینێ و دەیگەڕێنەوە بۆ عینی جێگا ئەو شتانە بێژگەلەوەیش ئەو کاتە من باسی شەستەکانێکم حکوومەت
وەزارەتێک هەبوو یعنی ڕاگەاندن نەبوو ڕێنمایی وزارەت الئرشاد دەسوڕا لە هەموو شارەکانی عێراق فلیمی نمایشە کرد. اینجا 2 مانگ جارێک نۆرەی ئێمە بوو شارەکە لە گۆڕەپانێکی گەورە لەسەر نەماوە لای سەرای خانەقین ئەو کاتەدا ینی حکوومەتی تایە دادوەر و مەحکەمە و نازانم چی ئەلەوێ لەسەر دیوارێک خەڵکیش دانیشێ لە زەوی تەماشاکە یعنی من ئەوانم بینیوە ینی لەگەل یابوومە بێژگەلەوە لەو کاتەدا ئێمە چوون لەگەڵ کەسوکارمان لەگەڵ دایکمان خۆشکمان دراوسێ خزم ئەچوونە سینەما فلیممان دەبینی زۆر فلیمم بینیوە لەو کاتەدا ینی هەفتەی جارێک دەبێ بچین وەکو خێزان دەبێ هەفتەی جارێک پێشەم ڕۆژی هەینی دەبێ بچین فلیمێک ببینین ئەوە زۆر تەسیراتێکی هەبوو. دوایی ڕۆژێک دراوسێکمان هەیە باوکی لە سینەمەکە ئامێرەکان بەکارهێنی ئیشەکە لەسەر ئامێری پەخشی فلیمەکان ڕۆژێک بینیم لە دەستی 2-3 شتێکی ڕەش بۆەوە سەیری هەتاوی دەکرد سێرم کرد ئەمە ڕەسمە ئەو دوایی زانیم ئەمە فرێمە یعنی کە فێر بوون ئەمە فرێمی سینەماییە 35 میلیمەتر تەماشامان دەکرد دەهێنا دەیگوت ئەوە دەبڕێ لەسەر ئامێرەکە و باوکم دوایی شتێک هێنە لە حیمی دەکا فلیمەکە و دووبارە نمایشی ئەکا دوایی زانیم ئەو شتە ئەو لە دەستی فلیم پێڕە بتەکاتێ ناوی سپلایزەرە کە لە ژووری مۆنتاجی سینەمایی دوایی بەکارمان هێنا. بەڕاستی ڕۆژێک زۆرە بوو لەسەر هەتاو سەیری ئەکەن هەموو ڕۆژ مناڵان کۆ بنەوە بەس ئەبینین ئەمە بینیومانە ئەم وێنەیە بینیومانە لەو فلیمانە کە ئێمە ئەچین. ڕۆژێک کابرایەک هات دەوار بوو دەسوڕا ناو شارەکان قماشی ئەفرۆشت ناوی مام شاکر بوو ئەهات ئەوەی بینی لە دەستمانوتی ئەوە چییە وتمان ئەمە هین سینەمایە وتی ئەم جار ئەگەر هاتم یەک شتێک بۆتان هێنم ئەمە لەسەر دیوار ئەیبینن بە گەورەیی ئێمە ینی سیر بوو لەلامان چاوەڕێمان کرد ئەم مام شاکرە کەی دێت 2 مانگ بوونی پێچێ وەڵا هات من بەدایکم گوت خوا ئاککاوتم خواردنێک باش بۆمان بکە ئەمڕۆ مام شاکر لەگەڵمانە نانەخوا سینەما بۆمان دروستەکەوتی چۆنێکوتم وڵی نازانم مام شاکر کارەکەی تەواو بژن و ئەوە قماشی ئەفرۆشت دوایی هات وتی ئەو ژوورە چییە وتمان ئەوە لاو حەوشە ئەو ژوورەش کەسی لێنەیە وتی باشەوە ئاوێنەیەک بۆم بێنن ئاوێنەیەکمان هێنا عەکسی هەتاوی کردبی بۆ ناو ژوورەکە دوایی شتێکی دەرکردە دەستی ئەوە دوایی ئەمەزانیمان لێنز عەدەسەیە کە شت گەورە ئەکاتەوە ئەیبینی بازە جار بەکارمانی هەن دەستمان ئەسووتە بە هەتاو وتی بێنن ئەو هینانە هێنامان داینا لە پێشی وەڵڵاهی سێرمان کرد ئەمە لەسەر دیوارەکە دەرچوو عینێ فکرەی ئێستا سلاید لەسەر دیوار کە نمایشەکەی پرۆجیکتەر لەسەر دیوار وتی ئەوە چەند نزیکە بن لای دیوارەکە کچکە بێ چەند دوورە بن گەورەتر ئەبێ فەرموون وەڵڵاهی دا ئەوە شتێک یان هاتە خەیالمان بە تایبەتی من ئەو کوڕە بۆ ماشت هێنێ لە باوکی ئێمە هەموو ڕۆژ مناڵەکانی هێنین داێنن ڕسمەکان ئەبینن ئێمەش قسەکرد بە ئەنگلیزی بەین قسەکرد بە کەیفی خۆمان ینی گۆرانی ئەڵێن ینی ئەو ماوەیە دوای بچوومە بەغا مناڵ بووم ینی 5 ابتیدایی بووم 4 چوومە بەغا یەک بەکرێکم دۆزیوە ئەوە فلیمی لەسەر بوو بە عەقڵم ئەمە ئەتوانین ئەوە ڕای کێشین و حرەکە پێ بکەن فلیمەکە دیارە بێ بەس وا نەبوو دوایی بەردەوام بووم لە بینینی فلیم بەڕاستی لە ناوەندی بە تایبەتی کە چوومە ناوەندی زیاتر بێژگەلەوەی شەندێک کاری هونەریمان دەکرد لە ناو مەکتەبەکان ئەو کاتەدا